بەنسبەت دار مەسلەیەکی زۆر گرنگە ئێمە لە پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی بازرگانی دێمەوە سەر ئەو باسە لەوێەوە دێمەوە کە بەسمان لەوە کرد بۆچی خەڵک علاگەی نایلۆن بەکاردێنی بۆ زەرف بەکارناهێنی کە پرسیارەکەین و بە دوواداچوونمان بۆ کرد لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراقیشە لە ئەستی عێراق ئەم پرسیارەمان پێکەوە کرد ئەوەیە کە تێچووی کاغەزەکە زیاتر باشە با بچین بۆ کاغەزەکە بەڵام کە کاغەزی بەکاربێنی چیە بێت درەختی بۆ ببڕیتەوە کەواتە جارێکی تر زیان لە درەختەکەوێت کەواتە چی بکەین لەم حاڵەتەکە کەواتە بڕینەوەی درەخت لە زۆربەی وڵاتانی دنیا لە لای خۆشمان لە کوردەواری کۆن بڕینەوەیەکی زانستیانە هەبوو بەڵام ئەم بڕینانەوانی ئێستا بەو شێوازە نیە و نازانستیە کەواتە ئێمە ئەتوانین بڵێن مرۆڤایەتی هەر پێویستی بە بڕینەوەی درەخت ئەبێ کەواتە چی بکەین ئەبێ دارستانێکی دەستکرد دروستکەین دوێنێ لەم کاتەیە ئێمە لەگەڵ لایەنێکی چۆنەڵە جێبەجێکار یا با بڵێن کۆمپانیایەک یا پرۆژەیەکی لەم جۆرە بەسمان لە درەختی پاولۆنیا کردو زۆربەی وڵاتانی دنیا ئێستا درەختێکە چەند بەناو درەختی پاولۆن ئەم درەختەکە ئەیچێنی لە ماوەی ساڵێکە 5 مەتر بڵند دەبێت ئەیبڕیتەوە جارێکی تر دروست دەبێتەوە لەبەرەوە هەموو ئەو شتانی کە لە تەختە دروستەکەی خۆ گەرمکردنەوە هەموو ئەم بوارانە لەوێ بەکاری دێن کەواتە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە ئەو پرۆژەیە بەگەڕ بخەین طبعاً لە سلێمانی و لە هەولێر و لە دووهۆکیش بە شێوازی بچووک لە ئاستی کۆمپانیا و ناوەکەی بەرم چووکە بۆ من نابێت بە ڕیکلامی لێنێ کەرتی تایبەت دارستانی لەو شێوەیان دروست کردووە تەنانەت لە پارێزگای کەرکووکیش دیارە بەڕێوەبەرەتی گشتی دارستان و پاوان سەر بە وەزارەتی کشت و کاڵ پێمان دەڵێن لە ساڵی 2010 تاوەکو ساڵی 2020 ئەو نزیکەی 10 ساڵە نزیکەی 1 ملیۆن دۆنم دارستانمان لە نێو چووە بە هۆکاری سەرەکی کە هۆکاری سەرەکیان ئەتوانی بڵێت تۆ بارانەکانی ئێران و تورکیا بۆ 6 بریتە لە ڕۆژی جیهانی بۆ بەڕەنگاربوونەوەی بەکارهێنانی پێکێنەرەکانی ژینگە لە شەردا ینی ڕۆژێکی جیهانیمان هەیە کە پێکێنەری ژینگە بەکار نەهێنرێت لە شەردا بەو مانایی کە لە شەردا تەنها شەهیدەکانمان و کوژراوەکانمان نین لە شەردا تەنها بریندارەکانمان نین ئەو دار و درەخت و زیندەوەرانەشمان جارێکی دیکە زیانیان پێگەشتووە بۆیە لە ئەنجامی ئەم دوو حاڵەتی کە بەردەوامی هەیە ئێمە وەکو هەرێمێک لە چوارچێوەی عێراقدا ئێمە بەپێی یاسایی بەپێی مادەی 114 خاڵی سێیەم کە بریتە لە دەسەڵاتە هاوبەشەکانی نێوان حکوومەتی ئیتیحادی حکوومەتی هەرێم بریتە لە مەسەلەی داڕشتنی سیاسەتی ژینگەی لەو حاڵەتدا بەردەوام لەو حاڵەت پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراقا لەگەڵ ئەوانە لەگەڵ وەزارەتی دەرەوە لە ڕێی وەزارەتی دەرەوە بە هەردوو وڵاتی ئێران و تورکیا دەوتێت لە مەسەلەی کردنەوەی ئاوەکان لە مەسەلەی بۆم بارانکردنی دارستانەکان بەسی تر ئێوە دەزانن ئەوە قەدەری ئێمە و ناوچەکەی ئێمە و بەشێکین لەم وڵاتە و ئەم وڵاتەش دراوسەکانی بەو جۆران لەبەرەوە لەگەڵ ئەوەشدا هەمیشە دەبێت بڵێن نتۆیە کردوەکان فێری ڕاستیەکی کردوین ئەوش ئەوەیە لە سیاستدا ئۆپۆزیسیۆن و حکوومەت هەیە بەس لە ژینگە ئۆپۆزیسیۆن و حکوومەت نییە چونکە ئەو ژینگەیە پیس بێ نازانێت ئەوە سەر بە حکوومەتە یا ئەوە سەر بە ئۆپۆزیسیۆنە لە هەمان کاتدا لە ژینگە دوژمنایەتی نییە کام وڵات دوژمنی سەرسەختی توێ لە سیاستدا دەبێت لە ژینگەدا خەمی ئەوە نەبێ هەواکەی پیس بێت چونکە هەوای تورکیا پیس بێ ئێرەش پیسە بێت کوردستان تووشی ئەم کارەساتە بۆیە لە زۆر بەرنامەی ترا گوتومە هەموو ئەو زیانی ئێران و تورکیا دەیگەێنن بە ژینگەی هەرێمی کوردستان کاریگەریەکەی لەسەر خۆیانێ بێتەوە 15 ساڵی تر ئەیبینن